سەرۆکی کۆمەڵی دادگەری ڕایدەگەیەنێت ئەگەر پارتی و یەکێتی بە خۆیاندا نەچنەوە ئەوە دۆخەکە لەوەی کە هەیە خراپتر دەبێت. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە چوارچێوەی کۆڕێکی خێزانی کە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵ ڕێکیان خستە بوو باسی لە دۆخی سیاسی و ئابووری هەرێم کرد و هۆشداری داوتی زۆر پێشنیازمان کرد بەڵام وەکو پێویست وتەکانمان بە هەند وەرنەگیرا و بەو هۆیەوە گەیشتی نام دۆخە نەخوازراوەی ئێستا. سەرچاوی ئەو گرفتانە لە کوێوە هاتووە بوو لە کوێوە دێت؟ خۆی مەگەر کاتی خۆی گلەیمان کردبێ لە ڕژێمی بەعەس وڵاو ڕژێمی بەعەس کورد بە هاوڵاتی پلە 34 دادەنێ خۆ ئێستا خۆمان حکمی خۆمان دەکەین ئێستا بۆمان هەیە گلەی لە چێ بکەین. لە ڕاستیدا حکمڕانانی ئەم وڵاتە کاربەدەستانی ئەم وڵاتەیان بەم حاڵی ئێستا گەیاندووە کە حاڵێکی زۆر خراپە و ئەگەری هەیە بەرەو خراپتریش بچێت. لێرە کۆتایی نایەت. مامۆستا لە درێژەی وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد ئەو کەسانەی دەسەڵاتی ئەم هەرێمەیان بەدەستە چەوت بیر دەکەنەوە وا دەزانن ئەوەی کە هەیە بۆ ئەوان و نەوەکانیانە و مافی کەسی دیکەی بەسەرەوە نییە. بەداخەوە کە کەسانێک مەسیر و سەرنجامی ئەم وڵات و خەڵکیان کەوتوتە دەست کە بیرکردنەوەیان چەوتە و بوونناسیان چەوتە وا دەزانن کە عیباد و بیلات بۆ خزمەتی ئەوان دروست کراوە. ناوبرا وتیشی گەندەڵی و قۆڕەخکاری دەسەڵاتدارانی ئێستای هەرێم عیب و گەندەڵی بەرپرسانی عێراقی شاردووەتەوە لەبەرەوە بەغداد قسە و ڕەخنەی جددی هەیە لەسەرمان. ئەنجامی ئەو جۆرە بیرکردنەوە سەقەتەی نێوخۆی هەرێمدا کە دیارە لەلایەک تۆخترە تا لایەکی دیکە هەموو جارێ بە هەروەکو یەک دابەشی نەکەین. لە ئەنجامی ئەوەدا بەغداش لێمان بێمنەتە لێمان بێ شەرمە حکوومەتی نێوەندی ئەگەر ناوەنیە ئەوانیش غەڵەت و پەڵەتیان نەبێ بەڵام لێرە ئەوەندە غەڵەت و پەڵەت هەیە ئەوەندە زوڵم و ستەم و گەندەڵی هەیە ئەوەندە نائەدالەتی هەیە ئەوەندە قڕی و پڕی هەیە کە عیبەکانی وانیان شاردوونەوە و بەغدا قسەی هەیە لەسەرمان. پێویستە بەرپرسانی ئەم وڵاتە زۆر جار گوتومانە ئەگەر دەیانەوێت لەوە زیاتر خراپ نەبێت دۆخەکە پێویستە بەجددی چاو بۆ خۆدا بجێڕنەوە. جگە لە هۆشداری سیاسی سەرۆکی کۆمەڵ پرسی پتەوکردنی خێزان و پەروەردەکردنەوەکانی ئێستای با گرنگ زانی وتی جیلی تازەمان کوڕکشەکانمان دەبێت زیاتر لیان وریابین چونکە ئەو ڕەوت و تەوژمە لادەرانە لا ڕێبوانە زیاتر کاریگەریان هەیە بۆ سەر نەسل و وەشەی تازە خەڵکی دیکەس بۆ خۆی لە خەم ڕەخسیوە خۆی ناسیوە دەزانێت دەبێت دنیا چ باسە بەڵام گەنجێک کە تازە پێدەگا بۆ ئیجازە هەر دەبیستن وڵا فڵان کوڕە خۆی کرد بە کچ فڵان کچە خۆی دەکا بە کوڕ لەم وڵاتە ئێمەشدا وردە و دەشتە پەیدا بووە و ڕەواجیشی پێدەدرێ وەکو بڵێ ئەوروپا لیان تێر خوار بێ سا بۆ زانیاریتان ئەوانەی کە سەردانی وڵاتانی ڕۆژاوا دەکەن خەڵکی ئەوروپا بەرەو ئینقیراز دەچن بەرەو بڕانەوە و بەرەو بێ پاشەوار بوون دەچن وەکو دیناسۆر چۆن کاتی خۆی هەبوون و بڕاونەوە خێزان نەماوە لەوێ. ئەم وتانەی مامۆستا عەلی باپیر دوایەوە دێت بەرپرسانی هەرێم بە شێوەیەکی ناڕاستە و خۆش کسێنانی خۆیان لە بەرامبەر دۆخی ئابووری هەرێم و ڕێکەوتن لەگەڵ بەغداد ڕاگەیاندووە و لە دوایین دانیشتنی حکوومەتی ماوە بە سەرچوشدا داوا لەلایەنەکان دەکرێت بە مەبەستی تێپەڕاندنی ئەم دۆخە کۆبوونەوە ساز بکەن. چیانووری کەناڵی پەیام شارۆچکەی تەقتاق.